بيەنە پێش چاوت کە لە 7,000 ساڵ لەمەوبەر بژیت. ئەگەر بریندار بیت هیچ هەلێکی ڕزگاربوونت نییە. بەڵام ئێستا بيەنە بەرچاوت کە زاناکان ئێسکە پەیکەرێک لە ئەشکەوتێکدا لە چیاکانی کوردستان دۆزنەوە کە دەری دەخات خاوەنەکەی سرە ڕای برینداربوونێکی سەخت چەند ساڵ لە ژیاندا ماوەتەوە. چۆن دەگونجێت؟ وەڵامەکە لەوانەیە سەرسوڕهێنەر بێت. ڕەنگە یەکەم نیشانەکانی میهرەبانی مرۆڤ لێرەدا دۆزرا بێتەوە. چیرۆکەکەمان لە دڵی چیای زاکرۆسەوە دەست پێ دەکات. لە شوێنێک لە دڵی بەردەکاندا ئەشکەوتێک هەیە بە ناوی ئەشکەوتی شانەدەر. ئەمڕۆ ئەم ئەشکەوتە بە یەکێک لە شوێنەوارە گرنگەکانی گیاندا دەنرێت. بەڵام ئەم ناوبانگە بە شەوێک بەدەست نهات. لە ساڵی 1951 شوێنەوارناسێکی ئەمریکی بە ناوی ڕالف سۆلیکی لە ئەشکەوتی شانەدەر دەستی کرد بە هەڵکەندن. سەرەتا کەس چاوەڕێی دۆزینەوەیەکی گەورەی نەدەکرد. بەڵام زۆر زوو شتێک دۆزرایەوە کە هەمووانی سەرسام کرد. کۆمەڵە ئێسکە پەیکەرێکی زۆر کۆن. ئەم ئێسکە پەیکەرانە هی مرۆڤی مۆدێرن نەبوون. ئەوان نیاندرتاڵ بوون. بەگشتی نزیکەی 10 ئێسکە پێکەرێکی نیاندرتاڵ لەم ئەشکەوتەدا دۆزرانەوە و ئەم دۆزینەوەیە ئەشکەوتی شانەدەری کردە یەکێک لە شوێنەوارە بەناوبانگەکانی جیهان. نیاندرتاڵەکان کێ بوون؟ نیاندرتاڵەکان جۆرێک لە مرۆڤی کۆن بوون کە سەدان هەزار ساڵ لەمەوبەر دەرکەوتن و تا 40,000 ساڵ لەمەوبەر لەسەر زەوی ژیاون. ئەوان مرۆڤی هاوچەرخ و مۆدێرن نەبوون، بەڵام خزمی زۆر نزیکی ئێمە بوون. بەگشتی جەستەیان بەهێزتر و گەورەتر بوو لە مرۆڤەکانی ئەمڕۆ. ئێسکیان ئەستوورتر بوو و لە بارودۆخێکی زۆر سەخت و سەردا دەژیان. نیاندرتاڵەکان بە زۆری لە ئەوروپا و بەشێک لە ڕۆژاوای ئاسیا دەژیان. واتە ئەو ناوچەیەی ئەشکەوتی شانەدەری تیا هەڵکەوتووە بە تەواوی بەشێک بووە لە ناوچە ناسراوەکانیان. بۆ ماوەیەکی زۆر زانایان پێیان وابوو کە نیاندرتاڵەکان بوونەوەرێکی توند و تیژ و سادە و بێهەستن. بەڵام دۆزینەوەی ئەشکەوتی شانەدەر ئەو تێڕوانینە کۆنەی گۆڕی. ئەو پیاوەی کە نەدەبوو بژایە. یەکێک لە بەناوبانگترین ئێسکە پەیکەرە دۆزراوەکان بە ناوی شانەدەری یەک ناسراوە. کاتێک زانایان ئێسکەکانیان پشکنی شتێکی سێریان بینی. چەند برینێکی سەختی هەبوو. یەکێک لە دەستەکانی خەریک بوو لە کار بکەوێت. قاچەکانی بریندار بوون. لاشەکەی نیشانەی برینی کۆنی پێوە دیار بوو. لە جیهانێک 7,000 ساڵ لەمەوبەر بە شێوەیەکی گشتی کەسێک بەو جۆرە برینەوە مانەوەی مەحاڵ بوو. بەڵام ئەو پیاوە ساڵانێکی زۆر ژیاوە. تاکە ڕوونکردنەوەی لۆژیکی چییە؟ ئەوانی تر ئاگایان لێ بووە. واتە تەنانەت لەو سەردەمە دوورانەشدا مرۆڤەکان لەوە تێگەیشتوون کە دەبێت ئاگاداری یەکتر بن. دۆزینەوەیەکی سێری تر لە ئەشکەوتی شانەدەر ئێسکە پەیکەرێک بوو کە لە دەوروبەریدا بڕێکی زۆر هەڵاڵە و گوڵ دۆزرایەوە. ئەم دۆزینەوەیە وای لە هەندێک زانا کرد کە تێوەریەکی سەرنجڕاکێش پێشکەشکەن. ڕەنگە نیاندەرتاڵەکان مردووەکانیان بە گوڵ ناشت بێت. ئەگەر ئەمە ڕاست بێت، ئەوە مانای ئەوەیە کە ئەوان هەست و سۆزیان هەبووە و تەنانەت جۆرێک لە مەراسیمی ناشتنیان هەبووە. بێگومان هێشتا هەموو زانایان لەگەڵ ئەم تێوریە هاوڕانین. هەندێکیان لەو باوەڕدان کە لەوانەیە هەڵاڵەکان بە شێوەیەکی سروشتی هات بێنێتە ناو خاکەکەوە. بەڵام لەگەڵ ئەو ناکۆکیەشدا
شتێک ڕوونە. نیاندرتاڵەکانی شانەدەر زۆر ئاڵۆزتر بوون لەوەی پێشتر بیری لێ دەکرایەوە. لەم ساڵانەی دواییدا زانایان گەڕانەوە بۆ ئەم ئەشکەوتە و ئێسکە پەیکەرێکی نوێیان دۆزیەوە کە یەکێکە لە تەندروستترین نمونونەکان. تەنانەت زانایان توانیان دەموچاوی بنیات بنێنەوە. ئەم دۆزینەوەیە جارێکی تر سەرنجی جیهانی بۆ ئەشکەوتی شانەدەر ڕاکێشا. بۆچی ئەم دۆزینەوەیە گرنگە؟ ئەشکەوتی شانەدەر تەنیا ئەشکەوتێک نییە. ئەم ئەشکەوتە یەکێکە لەو شوێنانەی کە یارمەتیمان دەدات لەوە تێبگەین کە مرۆڤ بوون لەکوێوە دەستی پێکردووە. ئەگەر نیاندرتاڵەکان گرنگیان بە بریندارەکان دابێت، ئەگەر وازیان لە لاوازەکان نەهێنابێت، ئەوە دەبێت قبوڵی بکەین کە هاوسۆزی و گرنگیدان زۆر لەوە کۆنترە کە بیرمان لێ دەکردەوە. ڕەنگە گرنگترین شت کە ئەشکەوتی شانەدەر فێرمان بکات تەنها دۆزینەوەیەکی زانستی نەبێت. ئەم ئەشکەوتە پرسیارێکی گەورە دەورژێنێت. ئەگەر مرۆڤ 70,000 ساڵ لەمەوبەر لەوە تێگەشت بێت کە بۆمانەوە دەبێت پێکەوە بن، کەواتە ڕەنگە مرۆڤ بوون لێرەوە دەستی پێکرد بێت. کاتێک سەیری کەلتوری خەڵکی ئەم دەڤەرە دەکەین، دەبینین کە یارمەتیدانی یەکتر هێشتا بەشێکی گرنگی ژیانی ڕۆژانەیانە. لە میوانداریدا، لە هاوسۆزیدا، لە کاتی تنگانە و سەختیدا. ڕەنگە کەس نەتوانێت بیسەلمێنێت کە هێڵێکی ڕاستەوخۆ لە نێوان مرۆڤەکانی ئەمڕۆ و مرۆڤەکانی 70,000 ساڵ لەمەوە پێشدا هەیە، بەڵام شتێک ڕوونە. هەر لەم چیایانەدا، هەر لەم خاکەدا یەکێک لە کۆنترین نیشانەکان لە بایەخدانی مرۆڤ بۆ مرۆڤ دۆزرایەوە و ڕەنگە یەکێک لە جوانترین وانەکانی مێژوو ئەمە بێت. یەکەم شت کە ئێمەی کردە مرۆڤ کەرەستە نەبوو، ڕاوکردن نەبوو، بەڵکو ئەوە بوو کە بۆمان دەرکەوت پێویستە ئاگامان لە یەکتر بێت. برینەکانی یەکتر ساڕێژ بکەین و هاوبەشی بە سۆز بکەین. سپاس بۆمانەوەتان تا کۆتایی ئەم ڤیدۆیە. بۆ چوون و تێڕوانینی تۆ بەڕاستی بۆ من گرنگە. ئەمەوێت بزانم پێتان خۆشە ڤیدۆی داهاتووی دیرۆک دەربارەی چ بابەتێک بێت. پێشنیارەکانت لە لێدوانەکاندا بنووسە، لەوانەیە ڤیدۆی داهاتوو لە یەکێک لە بیر و بۆ چوونەکانتەوە دەست پێ بکات. لە دیرۆک ئێمە تەنها چیرۆک ناگێڕینەوە، ڕاستیەکان ئاشکرا دەکەین.